مەراسیمە بەشی ڕاگەاندنی بەڕێوەبەرێتی پەروەردەی ڕۆژهەڵات پێی هەستاوە. مەراسیمەکە بۆ 54 مامۆستای سنووری پەروەردەی ڕۆژهەڵاتە کە لە هەڵسەنگاندنی یەکەی سەرپەرشتیارەتی پەروەردەی دڵنیایی جۆرەیە پلەی نایابیان وەرگرتووە بۆ ساڵی 2013-2014. 54 مامۆستاکە دابەژەن بەسەر سەرجەموانەکانە ئەوانانەی کە مامۆستاکان ئێڵێنەوە و لە نەتیجەی هەڵسەنگاندنی سەرپەرشتیارەکانە پلەی نایابیان وەرگرتو. ئێمە ژۆک و ڕاگەاندن باشمانزانی مەراسیمێکیان بۆ ساز بکەین بەسەریان بکەینەوە بۆی کەوا مامۆستاکان هان بدرێن بۆ ساڵی نوێی خوێندن کاری باشتر و داهێنانی باشتر و باشتر ئەدای خۆیان بکەن لە پۆلەکانە و هیوادارین ئەمە ببێتە نەریتێک ساڵانی تر ئەو مامۆستایانەی کە ئاستیان بەرزە و جهدێکی باش ئەکەن بۆ خوێندکارەکانیان مەراسیمیان بۆ سازکرێ و ڕێزلێنیان بۆ بکرێن.